ئەمانە ڕەگی ئەم دارە بەتەمەنن کە لێرە لە گوندی جۆلەمێرگ بردراون. جا وەرن بە پێتان بڵێم ئەم ڕەگیدارە بۆچی بردرا و ئێرەش بۆچی وایە. ئێرە گوندی جۆلەمێرگە لە قەزای خەلیفان ئەمەی کە هەیە گۆڕستانێکی کۆنی گوندەکەیە کە تەمەنێکی زۆری هەیە بۆ 200 ساڵ بۆ 300 ساڵ پێشی ئێستا ئەگەڕێتەوە گۆڕستانەکە. لێرە ئەم چاڵە لێدراوە دیارە چەند ڕۆژێک پێشتا ڕۆژێک بۆ 2 ڕۆژ پێشی ئێستا چەند کەسێک یاخود بڵێن ئەوەی کە هەیە لێرە بە دوای ئاساردا گەڕاون چاڵێکی گەوریان لێرە دروست کردووە لە تەنشتی دارێکی بەتەمەن وەبەستی گەڕان بە دوای ئاساردا. ئەمەی کە هەیە وەکو دیارە ئەمە ڕەگی ئەو دارەیە ڕەگی ئەو دارە بەتەمەنەیە کە بردراون زیاتر لە دەڕەگی دارەکە بردراون دارەکە تەمەنی زیاتر لە 200 ساڵە بە پێی قسەی خەڵکی گوندەکە بێت. دارەکە مەترسی و شکبوونی لەسرە بەهۆی ئەوەی کە بەشی زۆری ڕێگەکانی بردراون و چاڵێکی گەورە لێرە لێدراوە یاخود هەڵدراوەتەوە بە مەبەستی گەڕان بە دوای ئاساردا شوێنەکە گوندی جۆلەمێرگە لە خەلیفان. خەڵکی گوندەکە داواکەن کە لایەنی پەیوەندیدار بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکات دەڵێن یەکەم جار نییە کە ڕووداوی لەم شێوێ لە گوندەکەیان ڕوودەدات. من قسم لەگەڵ قایمقامی قەزای خەلیفان کردو و دەڵێت ئێمە تاوەکو ئێستا ئاگداری ئەم بابەتە نەبووین یاخود ئاگدار نەکراونەتەوە لە دوایەوەی کە من پەیوەندیم پێوە کرد وتی کە ئێستا لایەنی پەیوەندیدار و هێز ئەمنیەکان ڕادەسپێرن بۆی هەم سەردانی شوێنەکە بکەن و هەم بە دوواداچوونی تەواویش بکەن بۆی بکەرانی ئەم کارە بدۆزنەوە.